ڕۆژی شەهیدی یەکێتی ڕۆژی نیشاندانی وەفاداریە بۆ ئەو کەسانەی خوێنی خۆیان بۆ ئەم نیشتیمانە بەخت کرد. ئەمە وتەی قادر عەزیز ئەندامی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسیە کە لە ڕێوڕسمی ڕۆژی شەهیدی یەکێتیدا لە گۆڕەپانی ئۆردوگای مەکتەبەکانی یەکێتی لە سلێمانی پێشکەش بە ئامادەبوانی کرد و ڕایگەیاند. یەکێتیەکان شانازی بە خوێنی شەهیدانەوە دەکەن. لە مەڵبەندی سلێمانیش بە بۆنەی ڕۆژی شەهیدانەوە هۆڵی شەهید جەمال عەلی باپیر کرایەوە و دواتر ئاڵای کوردستان و یەکێتی بۆ نیوە هێنرایە خوارەوە. لە هەمان ڕۆژدا لێپرسرا و کادرانی مەڵبەندی سلێمانی گۆڕستانی شەهیدانی یەکێتیان لە سەیوان بەسەر کردەوە و دواتر سەردانی مەزاری سەرۆک مام جەلالیان کرد. لە بەشێکی تری چالاکیەکاندا پێشانگای وێنەیی شەهیدانی یەکێتی لە سلێمانی کرایەوە. یەکێتیەکان و گەلەکەمان بەگشتی هەموو ساڵێک لەم ڕۆژەدا بە شکۆیەکی زۆرەوە ئەم یادە بەرز ڕادەگرن. بەداخەوە ئەم ساڵ بەهۆی کۆرۆنەی نەگریسەوە بەهۆی پابەتبوونمان بە ڕێنمایە تەندروستەکانی خۆپارێزی نەتواندرا ڕێوڕسمێکی شایستە بەو ڕۆژە ساز بکەین. لە مەڵبەندی هەولێریش ئاڵای یەکێتی تا نیوە هێنرایە خوارەوە و لێپرسرا و کادرانی یەکێتی لە ڕێوڕسمێکدا ڕێزیان لە خوێنی شەهیدان گرت. دارێکی نیشتمانی کوردستان و کێزێکی گەورە و کاریگەر هەر لە ڕۆژی دروستبوونەوە تاکو ئێستا زۆرترین قوربانی داوە چ لە شاق چ لە ڕاپەڕین چ لە ئێستا لە شار بۆ پاراستنی دەستکەوتەکان و پاراستنی کوردستان بە شێوەیەکی گشتی. لە پارێزگای هەڵەبجەش پێشانگای وێنەی شەهیدانی یەکێتی کرایەوە و دواتریش کادرانی یەکێتی گۆڕی یەکەم شەهیدی یەکێتیان لە هەڵەبجە بەسەر کردەوە. مەڵبەندی گەرمیانیش لا کەلار ئاڵای یەکێتی بۆ نیوە هێنایە خوارەوە و دواتر لە گوندی دێبنە تاجەگوڵینە لەسەر مەزاری شەهیدان دانرا. بە هەڵمەتێکی نەمامناشتنیش کۆتایی بە چالاکیەکان هێنرا. لە مەڵبەندی خانەقین دوای داگرتنی ئاڵای یەکێتی بۆ نیوە پێشانگایەک بۆ وێنەی شەهیدان کرایەوە و دواتریش پێشانگایەکی کتێب کرایەوە کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. بە بەسەرکردنەوەی گۆڕستانی شەهیدان کۆتایی بە چالاکیەکان هێنرا. لە خورماتوش مەڵبەندی حەمرینی یەکێتی کە سوکاری شەهیدانی سنوورەکەیان بەسەر کردەوە و پەیامی هاوسەرۆکانی یەکێتیان پێگەیاندن. لە باڵەکایەتیش بەداگرتنی ئاڵای یەکێتی بۆ نیوە و ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان یادی ڕۆژی شەهیدانی حیزبی شەهیدان کرایەوە. لە زاخۆش کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی یەکێتی یادی ڕۆژی شەهیدانیان کردەوە. ساڵانە و لە ڕۆژی 21 تشرینی دووەمدا یادی شەهیدانی یەکێتی دەکرێتەوە کە ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ لە سێدارەدانی خاڵە شیهاب و هاوڕێکانیدا لە ساڵی 1976 لە دوای ئەو بەروارەشەوە تا ئەمڕۆ یەکێتی زیاتر لە 20,000 شەهیدی لە پێناو کوردستاندا بەخشیوە. هەر لەو چوارچێوەیەشدا لە کۆیە چالاکیەک بۆ یادی لە سێدارەدانی شەهید جەعفەر عەبدولواحید و خاڵە شیهاب و ئەنوەر زۆراب بەڕێوە چوو.